کرێکاران کۆمەڵانی چۆساوە و زەحمەتکێش ئەوەڵی مانگی مەی ڕۆژی جیهانی کرێکار بەڕێوەیە. هاوزەنجیران و هاوچارە نووسانی ئێمە لە سەرتاسەری دنیا خەریکن خۆیان بۆ بەرپاکردنی ئەو بۆنە شکۆدارە ئامادە دەکەن. ئەرتەشی جیهانی چینی کرێکار ئەرتەشی بێبەشان و چەوساوەکان گورزانەکانی خۆی لە گۆشە و کەناری جیهان دێنێتە سەر شەقام. لەو ڕۆژەدا خیابان و چوارڕێکان و مەیدانی شارەکان پڕ دەبن لە ڕیزی لە یەک هەڵپێکراوی کرێکاران و شەپۆلی دەست و مزد و ئاڵای سوور. لەو ڕۆژەدا بەشەریەتی چەوساوە بە پانتایی جیهان بە یەک گەر و هاوار دەکات، بەسیەتی برسیەتی، بەسیەتی زوڵم و زۆر، بەسیەتی ژێردەستی. لەو ڕۆژەدا سنوورێ نێوان نەژادەکان، نەتەوەکان، زمانەکان و ڕەنگەکان تێک دەشکێ و بەرینایی دنیا دەشێتە دوودیوی یەک سنوور، سنووری نێوان چەوساوە و چەوسێنەر. لەو ڕۆژەدا ئەرتەشەکان، دەستگاکانی پۆلیس، سیخۆڕەکان و هەموو نۆکەرانی سەرمایە بەرامبەر بە هەنگاوی یەکگرتووی چینی کرێکار ئامادە باشن. با لەم ڕۆژەدا کرێکارانی کوردستانیش لەم گۆشەی جیهانەوە دەست لە نێو دەست و دەنگیان تێکەڵ بە دەست و دەنگی هاوچارە نووسانی جیهانی خۆیان کەن. با لەم ڕۆژەدا هاواری عەداڵەتخوازیمان بە نرکەی هەور ئاسا بە گوێ نەوکەرانی سەرمایەدا بدەین و ڕای بگەینین ئێمە جیهانی بەختەوەری خۆمان، جیهانی ئازادی و بەرابەری لەسەر وێرانەکانی دەسەڵاتی ئێوە دادەمەرزێنین. بژی دنیای بێستەم و چۆسانەوە، بژی دنیای بەختەوەری و حەسانەوە، مەرگ و نەمان بۆ سەرمایەداری، بژی ئازادی، بژی سۆسیالیزم.